بۆ یەکەم جار ئەحمەد ئەسەف فەرماندەیەکی نزیک لە لاهور شێخ جەنگی لە چاوپێککەوتنێکی میدیایی لەگەڵ ڕۆژنامەنووس هانا چۆمانی چۆنیەتی شەڕەکەی لالەزار ئاشکرا دەکات و دەقی چاوپێککەوتنەکەش بەم شێوەیە. هانا چۆمانی: کاک ئەحمەد، ئەوە چی بوو لە لالەزار ڕوویدا؟ ئەحمەد ئەسەف: شەڕێک بوو لە مێژووی کورددا نەبووە، هێرشێک بوو لە سەردەمی داعش وێنەی نەبووە، چەکی وا بەکارهات لە شەڕی دوو وڵات بەکاردێت، هەمان ئەو چەکەی لە شەڕی نێوان رووسیا و ئوکراینە بەکاردێت. بێویژدانیەکم بینی وێنەی نەبوو، بە 17 جۆر چەک و تەقەمەنی هێرشکرایە سەرمان، ئەنوا غاز و بۆمبی غازی و هەناسە بڕکێ و فرمێسک ڕێژ و کاربۆنی بەکارهات. هانا چۆمانی: ئێوە دەست پێش خەریتان کرد؟ ئەحمەد ئەسەف: نەخێر، ئێمە یەک گول لەشمان نەتەقاند، تاوەکوەوان دەستیان پێکرد. ئەسڵەن ئەوان دەمێک بوو تەقەیان دەکرد و کاک لاهور فەرمانی تەقەکردنی بە ئێمە نەدا، دەیگوت جواب نەدەنەوە، ڕەنگە تاقیمان بکەنەوە، بۆیە با کەس نەکوژرێت، یەک کەس تەقە نەکات. هانا چۆمانی: ئەی بۆ دۆخەکە وای لێ هات؟ ئایا ڕاستە داوایان لێکردن خۆتان بەدەستەوە بدەن و فەرمانی دادگاییان بۆ هێنان، ئێوە ڕازی نەبوون؟ ئەحمەد ئەسەف: کاکە 200 باجەر و هەمەریان بە دۆشکەوە هێنابوو لە بەرامبەر ئێمەیان ڕایان گرتبوو، دەیان تۆپ و هاوەنیان جێگیر کردووە، هەزاران چەکداری ڕاهێنراوی دژە تیرۆر و کۆماندۆ ئۆپەراسیۆن و سکرتاریەتی مامجەلال و هێزی پشتیوانی دوو هاتوون، هەرچی چەک پێیانە هەر چوار دەورەیان گرتوون. اینجا هاوار دەکەن دەڵێن وەرنە دەرەوە خۆتان تەسلیم بکەن، ئەگەر ناهێرش دەکەین. دەیانگوت دەبێت دەست بەسەر لالەزاردا بگرین و نەیان دەگوت با فلان و فلان بێنە دەرەوە، فەرمانی دەستگیرکردنیان هەیە. دەیانگوت هەمووتان وەرنە دەرەوە لالەزار چۆڵ بکەن و دەبێت دەستی بەسەردا بگرین. ئاوا بە ئێمەیان گوتووە تەسلیم بن. هانا چۆمانی: ئەی فەرمانی دادگا؟ ئەحمەد ئەسەف: باوەڕ بکەن یەک فەرمانی دادگا نەهاتۆتە لالەزار. سعات 5:30 بە ئێمەیان گوتووە فەرمانی دەستگیرکردن دەرچووە. سیر ئەوە بوو هێزەکەش پێش فەرمانی دادگا هات بوون. ئەوە لەکوێ دنیا هەیە؟ 10,000 چەکدار سعات 3 دوانی وەڕۆ بگاتە شوێنەکە کەچی سعات 5:30 فەرمانی دادگا بێت و بە ئێمە بڵێن فەرمانی دادگا دەرچووە بۆ دەستگیرکردنتان. هانا چۆمانی: ئەی نووسرایی فەرمی؟ ئەحمەد ئەسەف: یەک تاکە کاغەز و نووسراو نەک نەهاتۆ بۆ نووسینگە، تەنانەت نەهاتۆتە هەموو سەرچناریش، ئەوانە بەهانەی بێمانان و ئەسڵ و ئەساسیان نییە. هانا چۆمانی: ئەی بۆ شەڕەکە دروست بوو؟ ئەحمەد ئەسەف: کاک لاهور گوتی باهێزەکانتان بکشێنەوە، پۆلیس بێت و دەچینە بەردەم دادگا، کەچی بە موکەبیرا هاوار دەکەن نەخێر، دەبێت تەسلیم بن و لالەزار کۆتایی هاتۆ و بەسەرتاندا دەیڕوخێنین. هانا چۆمانی: شەڕەکە چۆن دروست بوو؟ ئەحمەد ئەسەف: هێشتا شەڕەکە دەستی پێ نەکرد بوو، وردە وردە ئەوان بە باجەر و هەمەردا هاتنە پێشەوە. ئێمە دەمانبینی هەروە هێزی زۆرتر و چەک و تۆپ و هاوەن و دەبابات دەهێنن بەرەو لالەزار، لە هەر چوار دەورەوە بە یەکە ڕاستە نزیک دەبنەوە. زانیمان ئەوە نائاساییە، بۆیە بە کاک لاهورمان گوت چی بکەین. هانا چۆمانی: ئەی شێخ لاهور چی گوت؟ ئەحمەد ئەسەف: کاک لاهور دەیگوت ئەو فەرمانە سیاسیە و پەیوەندی بە دادگا نییە، منیش خۆم تەسلیم بکەم دێنە گیانی ئێوە و ئامانجەکە هەموومانین، نەک بەتەنها یەک کەس و دوو کەس و سێ کەس. بۆیە کاک لاهور زۆر لەسەر خەت بوو، بەردەوام تەلەفۆنی بەدەستەوە بوو بۆ ئەوەی بتوانێت ئەو دۆخە ڕاگرێت و هێزەکانی بکشێنەوە و هیچ شتێک ڕوو نەدات. بەڵام بێفایدە بوو، ئیدی کاتژمێر نزیکی یەک بوو. کاک لاهور گوتی برادران، ئەوانە ناکشێنەوە و بۆ شەڕ هاتوون و دەیانەوێت شەڕ بکەن و هێرش بکەنە سەرمان، ئێمەش بەرگری دەکەین. هانا چۆمانی: دواتر چیتان کرد؟ ئەحمەد ئەسەف: ئیدی کە ئەمەل نەما هۆتێل لالەزار کۆمەڵی خانووی بە دەورەوەیە، لە لای کۆردۆنیا و منقەل و تا تەلاری سلێمانی هێزەکانی ئێمە بەسەر ئەو خاڵانەدا دابەش بوون بۆ ئەوەی پێشڕەوی نەکەن و ڕێگری لە هاتنیان بکەن. ژن و منداڵ و کەسانی مەدەنیشان ناردنە ناو هۆتێل لالەزار بۆ ئەوەی ئەگەر ئێمەش هەمومان کوژراین ئەوان سەلامەت بن، چونکە دەیان ژن و منداڵ و کرێکاری بیانی و پاکەرەوەی لێبوو کە هیچ پەیوەندیان بە ئێمەشەوە نەبوو، کرێکار و تەباخ بوون. هانا چۆمانی: دوایین جار کەی لاهور شێخ جەنگیت بینی؟ ئەحمەد ئەسەف: دوایین جار کە قسەم لەگەڵ کرد نزیکی سعات 2 بوو. پلان و شتەکانی پێدام و پێگوتم ئەو بەرەی ڕۆژهەڵاتە ئەرکی تۆ و هاتوو چۆش مەکە، نەهێڵی کەسیش بکوژرێت، نا لە لای تۆ نە لە لای ئەوان، هیچ کات تەقا بە ڕاستەی کوشتن نەکەن، تەنها ئۆتۆمبیل و باجەر و هەمەر بکەنە ئامانج. ئیدی ئێمە و گروپەکانی دیکە دابەشی سەر نوختەکان بووین. هانا چۆمانی: دواتر چی بوو؟ ئەحمەد ئەسەف:
نزیک کاتژمێر 3 بوو شەڕ دەستی پێکرد سەرەتا بەس بە دۆشکە و بیکەسی بوو بەڵام دواتر شۆک بووین چونکە ڕاستی ئەمە چاوەڕوانمان نەدەکرد کە ئەو هێزە زۆرە هەمووی هێرش بکات گوتمان ڕەنگە هێزێکی ئاسایی بێت بەڵام کە بووە شەڕ ئاگر و ئاسنیان بەسەردا باراندین سێ شت شۆکی کردین و هێزەکانی ئێمەی شێواند و خەڵکیان شەهید کرد لەگەڵ بیکەسی و دۆشکە کارەساتی درۆنەکان جاری وا بوو لە 1 دقە 3 درۆن بەیەکەوە لەسەر لالەزار و نوقتەکان دەخرانە خوارەوە ئەوانە تاکتیکێکیان بەکارهێنا هەر شوێنێک تۆپ و هاون و دەبابە نەیگرتبایەوە ڕاستەوخۆ درۆنێکی بۆم ڕێژکراویانە ڕاستە دەکرد و هەموو درۆنەکانیش کامێرای لەسەر بوو دەقیق لە ئامانجەکەی دەدا دووەم هێزەکە لە دەرەوەی چاوەڕوانی هەمومان بوو لە ڕووی چەک لە ڕووی قەبارە لە ڕووی پێداویستی سەربازی بۆ یەکاک لە هەور کۆبوونەوەیەکی خێرای کرد و گوتی تازە هیچ شتێک نەماوە دەبێ بەرگری بکەین بۆیە بڕیارماندا بە هەموو شێوەیەک بەرگری بکەین سێەم هۆکار من لە چەندین ئۆپراسیۆنی تایبەت لە هەرێمی کوردستان و لە کۆبانێ و ڕۆژاوای کوردستان شەڕم کردووە دژی داعش بەڵام هیچ کاتێک شەڕی لەو جۆرە و هێرشی لەم جۆرەم نەبینیوە هەر جۆرەی باسی بکەم ناتوانم ڕوونی بکەمەوە چونکە یەکەم جارە چەکی وا و هێرشی ئاوا چڕ ببینم لە کاتێک من نزیکەی 20 ساڵ لەناو دژە تیرۆر بوو باوەڕ بکە جاری وا بوو لە یەک چرکە تۆپ و هاون و دەبابە و درۆن و دۆشکە بە لالەزارەوە دەندرە مەجای هەناسەدانیان نەدەداین ئەوەندە کارەسات بوو هاوکات بەکارێنانی جۆرەها گولە و بۆمبی غازی و ئاسمانی کە هەناسەی تەنگ دەکردی و چای پڕدەکردی لە ئاو و دنیات نەدەبینی ئانا چۆمانی واتە مەبەستت چییە کە هێرشی لەو جۆرەت نەدیوە ئەحمەد ئەسەف کاکە تۆ لە هەر شەڕێک لانی کەم لە 4 لە 2 لە لانی کەم لایەکی خۆتە بۆ چەک و پێداویستی و بۆ ئاڵ و گۆڕی بۆ گەیشتنی هاوکاری بەڵام جۆرە گەمارۆ و ئەو هێرشە و شوێنەکە شێوازی هێرشی بازنەی ئێمەی بەیەک بازنەتەوقدا بوو لە لالەزار لە هەموو لایەکەوە بەیەکەوە داتنە پێش هیچ مەجای هاتوچۆی یەک مێرو لەژ نەبوو بگرە لە کۆڵانەکان بە پانی و درێژی سێ هەمەر و باجار یان مودەڕیعەیان ڕاگرت بوو جۆرەها چەکی گەورە و گولە نەبڕی لەسەر بوو تا ڕێگاکان قوفڵ بکرێن ئەوەی زۆر نامۆ بوو دەبابەیەکیان بەکاردێنا نازانم لەکوێ دەستیان کەوتووە تازە کڕویانە یان وەریان گرتووە چونکە پێشتر نەیان بوو باوەڕ بکە کە دەنجی دەهات دەمانزانی ڕێک چاومان دەنوقاند چونکە هێزەکەی بە جۆرێک بوو کاتێ لە دیواری خانوویەک گیان هۆتێل لالەزاری دەدا هەرچی دیوار بوو ڕای دەماڵی و اینجا دەتەقیەوە هانا چۆمانی شەڕ و بەرگری و بەردەوامی شەڕەکە چۆن بوو تاوەکو 6 و شتێک شەڕەکە بەردەوام بوو بەڵام بە پلان ساعتی یەکەم درۆن و هاون و تۆپ لەگەڵیشی بیکەسی و دۆشکە عەشوایی تەقەی دەکرد واتە چەکی قورس هەرچی بنکە و نوقتە و خاڵی گرنگ بوو بە تایبەت لەسەر لالەزار هەمووی وێرانکران و بە درۆن و دەبابە و هاوان اینجا چەکەکانی دیکە و هێرشی زەمینی لەگەڵەوەش هەمووان قارەمانانە جەنگان و بەرگری فیداییمان کرد کاگلاهور خۆی بەرگری دەکرد جگەلەوە هەموو نوقتەکانی بەسەر دەکردەوە بەردەوام دەیگوت خۆتان بپارێزن و تەقە لە کارمەندان نەکەن تەنها هەوڵ بدەن هەمەر و باجەرەکان لە کار بخەن بۆ ئەوەی پێشڕەوی بوەستێت ئەگەر باجەر و هەمەرەکان لەسەر ڕێگاکان پەکیان بکەوێت هێرش ناکەن چونکە ناتوانن بە ئاسانی بیان گوازنەوە ڕێگاکان دادەخرێن و شەڕەکە دەوەستێت بەڵامی دی ئێمە بەهێزترین چەکمان RPG بوو ئەویش گولەکانی سنووردارە و ئەوە بوو توانیمان ژمارەیەک هەمار لە کار بخەین بەڵام هەمەر و باجەرە مۆدل نوێیەکان بە تایبەت ئەوانەی کۆماندۆ RPG وەک گولەی ئاسایی بوو بۆی ئیدی ئەوەی ئامانج بوو بەرگری بوو ئەوانیش هەر پێشڕەویان دەکرد بازنەی شەڕەکە بچووکتر دەبوویەوە گولە و چەکمان پێ نەدەما چونکە یان فیشەک نەبوو یان کرابوویە ئامانج من و هاوڕێکانم 3 ساعت و 20 خولەک بەس بە 6 RPG و 10 ڕوومانە شەڕمان کردووە ئەوەی دیکە M4 بوو هانا چۆمانی شێوازی دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی و ئەوانی دیکە چۆن بوو ئەحمەد ئەسەف ئەو کاتێک کە گیران من لەلایەنەوان نەبووم من لە دەرەوەی هۆتێل بووم بەڵام ناگول لەما ناچەکێک کە کاریگەری هەبێت دوو ڕێگە هەبوو لەو کاتە یان تەسلیم بوون یان مردن ئیدی ئێمە سەرەتا گوت بوومان تەسلیم نابین ئێمە لە قوڵی ڕۆژهەڵات بووین بەرامبەر باڵەخانە نوێیەکە کە ئێستا دروست دەکرێت لە خانوویەک بووین من و 6 کەسی دیکە نەمان هێش لەوێ داخیل بن چونکە شوێنەکەمان ناوماڵان و شاراوە بوو هەروەها بەرز بوو هەمەریش نەیدەتوانی بگات بەوێ بۆیە تەنها ڕێگا پێشڕەوی پیادە بوو
نەیانتوانی لێوە داخل بن، بەڵام بە هەمەرەکان هاتن تاوەکو ژێر بەرزایەکە لە بەشی دواوە، بەڵام لە بەشی پێشەوە بە ئاسانی دەیانتوانی بێن. هانا چۆمانی باشە کەی و چۆن هێزەکانی کۆماندۆ و دژە تیرۆر گەشتنە ناو لالەزار. نزیکی ساعتی 6 بەیانی پاشان هەمەرەکان و باجەرەکان و مدەڕعەکان دەوری هۆتێلەکەیان گرت و بازنەی شەڕ تەنها بووە هۆتێل لالەزار و چەکی قورسیان وەستاند، چونکە هێزەکانی خۆیان نزیک بوونەوە. گەشتنە بەردەم هەردوو دەرگای لالەزار کاتژمێر 6 بوو. چەکدارانی کۆماندۆم بینی لە ناو لالەزار بوون. هەروە گوێمان لە گریانی ژن و منداڵ بوو. هاوکات گوێمان لێبوو دەیانگوت بکەونە سەر ئەرز، چەکەکە و دابنێ، تەقە مەکەن، بەسە، ئیتر ئەو قسانە. ئیدی زانیمان کە هێزەکان گەشتونەتە ناو لالەزار و هاواریان دەکرد لالەزارمان کۆنتڕۆڵ کرد و هەمووانمان دەستگیر کرد. ئێمە ناومێت بووین و ئامادەش نەبووین تەسلیم بین. ئیدی کە ئەوان گوتیان لالەزار کۆنتڕۆڵ کرا کەمێک شەڕەکە سارد بوویەوە. ئێمە لەوێ بە دەرفەتمان زانی کە چۆن دەرباز بین. هانا چۆمانی چیتان کرد؟ ئەحمەد ئەسەف لەگەڵ فەرماندەیەکی هاوڕێم گوتمان یان دەبێت دەرباز بین یان دەکوژرین، چونکە من خۆم بەدەستەوە نادەم. ئیدی بڕیارماندا بڕۆین. لە کۆڵانەکەی بەرامبەرمان 3 هەمەر هەبوو لەگەڵ 9 چەکداری کۆماندۆ. ئێمە شەڕی ئەوانمان کرد. ڕوبەڕووبوونەوە دروست بوو. دوانیان بریندار بوون. ئێمە لە کۆڵانەکە گەڕاینەوە و ئەوان هێرشیان کرد و دوامان کەوتن. وایان زانی چوین بۆ ناو لالەزار، بەڵام ئێمە سەرکەوتین بۆ سەربانیە و خانوانەی گەڕەکەکە سەرکەوتین و 7 کارمەندی هێزەکانی ئێمەی لێبوو بەبێ چەک. ئەوانیشمان لەگەڵ خۆمان هێنا چوینە ناو ماڵێک. لەوێ 4 ئەندامی دیکەی هێزەکانی ئێمەی لێبوو. ئەوانیشمان لەگەڵ خۆماندا هێنا تا کۆماندۆ گەشتنە ساترەکەی ئێمە. ئێمە گەشتینە پێش تەمەرەکانی ئەوان. لەوێ تەقەیان لێکردین و داوای وەستانیان کرد، بەڵام چونکە برینداریان هەبوو و هەمەرەکانیش ڕوان لە لالەزار بوو، ماوەیەکی زۆری دەویستە بگەنەوە بە ئێمە. بەپەلا ئێمە شکل و پەلەکانمان فڕێدا و نەوەستاین تاوەکو چوینە ناو مزگەوتی ئەحاسوور. دوای کەمێک خۆحشاردان و دڵنیابوون لەوەی کە نەهاتوونەتە دوامان، ئیدی دابەشی سەر 4 گروپ بووین. گەشتینە ناو شاری سلێمانی و لە ماڵێک ماینەوە تا دۆخەکە ئارام بوویەوە. سعات 11 پێشنیوەڕۆ بەشێکیان چوونەوە ماڵی خۆیان لە سلێمانی و ئەوانی دیکەش بە هەمان شێوە چوونەوە ناوچەکانیان و من و 2 کەسی دیکەش سنووری سلێمانیمان جێهشت. هانا چۆمانی بەشێک لە میدیەکان و پەیجەکان باس لە خیانەتی تۆ یان ڕێبواری حامی حاجی غالی دەکەن. ئەحمەد ئەسەف من 2 شت دەڵێم. هەمووان بەرگریان کرد قارەمانانە لە کارمەندێکی ئاسایی تا شێخ لاهور. بابەتی خیانەت و خیانەتکاریش من هیچ قسەیەک ناکەم. تا لە داهاتوو هەموو شتێک ڕوون دەبێتەوە و هەموو ئەو هاوڕێیانەی کە گیراون باش دەزانن چی بوو چۆن بوو، دڵنیا بن کە ئازاد بوون، ئەوان هەموو شتێک ڕوون دەکەنەوە و لەو 100 کەسە یەکێکە دەبێت ڕاستێکە بزانێت و ئاشکرای بکات. لێرەشەوە دەیڵێم هەتا دەمرم لاهوریم و چاوەڕوانیشی دەکەم تا لە زیندان دێتە دەرەوە. هەتا شێخ لاهور مابێت سەربازێکی ئەوم و هەموو هەوڵێکیش دەدام بۆ ئازادکردنی. یان لەو ڕێگەیەوە دەمرم و شەهید دەبم، یان دەبێ یاسا و دادگا سەروەر و سەربەخۆ بن. کۆتا قسەشم ئەوەیە ئەوانەی بەشدار بوون لە شەڕەکە بەس مدەڕعە و درۆن و دەبابەیان پێ نەبووایە، باوکو و باپیریشیان نیان دەتوانی بێنە ناو لالەزار، چونکە هەمویان باش دەناسم، بای چەندن و تەڵەبەی خۆم بوون و خۆم فێرم کردوون. هەروەها ئەوانەی نەهات بوون بۆ شەڕ هات بوون بۆ قەتل و عام و جینۆساید، لە کۆتایی هەرواشیان کرد.